ئەم کاتان باش گرنگترین مانشێت و هەواڵی ئەمڕۆی میدیاکانی گیانتان لە بڕگەی ڕۆژنامەوانی بۆ دەخەمەڕ و بە ABC نیوز دەست پێ دەکەین کە تێدا بڵاوکراوەتەوە سوپای ئەمریکا ڕایگەیاند سەربازێکی ئەمریکی کە خەڵکی کارۆلینای باشوورە لە عێراق لە بنکەیەکی سەربازی گیانی لەدەستدا. کاسلین یۆنگ وتەبێژی سوپای ئەمریکا ڕایگەیاند کریستۆفەر کاستانێدا تەمەنی 19 ساڵە ڕۆژی پێنجشەممە لە بنکەی ئاسمانی ئەلئەسەد لە عێراق گیانی لەدەستداوە. وتەبێژی سوپای ئەمریکا ڕایگەیاندووە گیان لەدەستدانی ئەو سەربازە لە ڕووداوێکدا بووە کە لە بنکە سەربازیەکە و لە جەنگدا نەبووە، بەڵام ئامادە نەبوو زانیاری زیاتر بدات. سەرچاوەیەک لە سوپای ئەمریکا بە ABC نیوزی ڕاگەیاندووە ئەو سەربازە لە کانونی دووەمی ئەم ساڵدا لە سوپای ئەمریکا دەست بەکار بووە. لە سەرەتادا لە فۆردرەم لە نیویۆرک دەست بەکار بوو و لە مانگی ئابیشدا لەگەڵ هێزێکی سەربازی ئەمریکا سەرباز ئەمریکیەکە ڕەوانەی عێراق کراوە. بەپێی هەواڵێکی ماڵپەڕی میرەر زیاتر لە نیوەی بەریتانیەکان پشتیوانی ڕەوانەکردنی هێزی سەربازین بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش لە عێراق و سووریا. بەپێی ڕاپرسێکی تایبەتی سەندەی میرەر ڕایگشتی بەریتانیا پشتیوانی ڕەوانەکردنی هێزی سەربازی دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش. ئەو پڕاپرسیە بە بەشداری 2000 دەنگدەری بەریتانی ئەنجام درراوە. لە سەدا 52 بەشداربوانی پشتیوانی لە بەشداری بەریتانیا دەکەن لە هێزێکی هاوبەشدا بۆ ڕوبەڕوونەوەی داعش. لە سەدا 46 بەشداربوانیش ڕایدەگەنن دەبێت بەریتانیا لەگەڵ رووسیا و فەڕەنسا و ئەمریکا بەبێ وەرگرتنی ڕەزامەندی نەتەوە یەکگرتووەکان لە سووریا هێرشی ئاسمانی بۆ سەر چەکدارانی داعش ئەنجام بدات. دەچینە هافینگتۆن پۆست کە ئەویش بڵاوی کردوتەوە ڕیچارد برێت بەڕێوەبەری پێشووی ئۆپەراسیۆنی دژە تیرۆری نێودەوڵەتی لە دەستگای هەواڵگری نهێنی بەریتانیا ڕایگەیاند پێویستە بە لە تێکشکانی داعش سەرکردەکانی جیهان ڕێک بکەون لەسەرەوەی کێ جێگەی داعش دەگرێتەوە. ئەو بەرپرسەی پێشووی هەواڵگری بەریتانیا دەڵێت ئەمریکا و هاوپەیمانانی لە 2003دا ئەو هەڵەیان ئەنجامدا کە بیریان لە داهاتووی عێراق نەکردبووە. بەرپرسەکەی پێشووی هەواڵگری بەریتانیا و تووشێتی بە دڵنیاییەوە پەیوەندی لە نێوان جەنگی 2023 عێراق و داعش هەیە، چونکە ئەوەی لە سەرەتادا وەکو ئەلقاعیدە لە عێراقدا دەرکەوت دواتر بوو بە داعش. ڕیچارد برێت ڕایگەیاند گرنگترین شتێک بۆ کۆتایهێنان بە داعش کۆتایهێنان و چارەسەرکردنی قەیرانەکانی وڵاتی سووریایە. لە ڕۆی تەرجیح بڵاوکراوەتەوە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا ڕایگەیاند پێویستە هەمانگی نێودەوڵەتی دروست بێت بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. ئەموتانی پوتین لە دوای ئەو هێرشە دێت کە بۆ سەر هۆتێلێک لە پایتەختی مالی ئەنجام درا کە بەهۆیەوە 19 هاوڵاتی کوژراون. دوای وەستگەشتمان یۆرۆ نیوزە کە تێیدا بڵاوکراوەتەوە بەرسین پلی ئامادەباشی لە بەلجیکا ڕاگەندراوە. لە ئێستادا بەرسین پلی ئامادەباشی لە برۆکسلی پایتەختی بەلجیکا ڕاگەندراوە. هەردوێنێ شەممە تەواوی ئەو ڕۆژە هێڵەکانی میترۆ لە بەلجیکا ڕاگیران لە درێژەی پشکنین و بەدەدەچوونەکانی پۆلیس لە ماڵی چەند کەسێکی گومان لێکراودا کە پەیوەندیان بە ڕووداوەکانی پاریسەوە هەبوو چەندین پارچە چەک دۆزرانەوە. ئاماژەکان دەڵێن کە گومان لێکراوەکان بە نیازیکردەوەیکی هاوشێوەی ڕووداوەکانی پاریس بوون. بەم هۆیشەوە پلەی ئامادەباشی بۆ 4 بەرزکرایەوە. هەروەها هۆڵی ئەتۆمیۆم داخرا کە بە سیمبۆلی شاری برۆکسل دادەنرێت. فستیڤاڵی میوزیکیش بۆ شوێنێکی تر گواسترایەوە کە بڕیار بوو 130 میوزیکژن بەشداری تێدا بکەن. سنتەری نیشتیمانی قەیرانەکانیش داوای لە کاربەدەستانی بەلجیکا کردووە کە لەم ڕۆژانەدا ڕێگانەدان هیچ یاریێکی تۆپی پێ پلەیەک و پلە دوو یانەکان لە وڵاتەوەتە لە بەلجیکا ئەنجام بدرێت. بڕگەی ڕۆژنامەوانیم پێشکەشکردن. کاتێکی خۆش.